ئەمڕۆ ئێمە کوڕە شوێناو فەرگراوەکانی سۆران لە مەراسیمێکی شایستەدا ڕێزمان لە ژمارەیەک لە دکتۆرە بەڕێزەکان و هەروە پارێزە بەڕێزەکانی دەڤەری سۆران کرد کە ماوەی 2 ساڵە هەم دکتۆرەکان و هەم پارێزە لە بەڕێزەکان خۆبەخشانە خزمەت بە کەسوکاری سەربەرزی شەهیدان دەکەن و چەند تاقیگەیەکی ئەهلیش کە لەم دەڤەرەدا هەماهەنگی لەگەڵ ئێمەوە کوبەرمەلە شەهیدان هەیە بۆ بواری تەندروستی خزمەتی کەسوکاری شەهیدان دەکەن بە پێویستمان زانین ڕێز و تەقدیریان بگرین بۆ ئەوەی کە خەڵکانی تریش یاخۆت کەسانی تریش بتوانن بە هەمان شێوەی وەکۆن خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوەکان بکەن. لێرەشەوە داوا لە دام دەستگاکانی حکوومەت و وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانەکەن لەوە زیاتر کە هەیە خزمەت بکا بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و کەسەکانی. پێمان وایە ئەو خزمەتێک کە ئەوان کردوانە، ئەو گیانفیدایی کە ئەوان کردویانە، ئەو خزمەتێک کە ئەکرێت لە وەزارەت و لە دام دەستگاکانی حکوومەت بەرامبەر ئەوە کەمێکە وەکو پێویست نییە.